لە هەرێمی کوردستان قەیرانی دارایی بووە بە مۆتەکە و بەتوندی بەرۆکی هاوڵاتیانی گرتووە وەکو تەمێکی خەمناچیش بەسەر سەری هاوڵاتیانەوە نیشتووە بۆیە هاوڵاتیان بۆ دەستبردن بە هەرکارێک قەیرانی دارایی دەکەنە بیان و دەست بۆ کارەکە نابن بەڵام بە پێچەوانەوە لەگەڵ نزیک بوونەوە لە جەژنی قوربان تەمەکانە ڕەوێنەوە و بێ گوێدانە قەیرانی دارایی هاوڵاتیان سەردانی مەیدانی ئاژەڵان دەکەن بۆ ئەوەی لانی کەم قوربانیەکی بچووکیش بێت پێشکەش بە پەروەردگاریان بکەن. ئەرێم تازە لەدایک بوویمە یعنی هەندە لە قەڵب خۆشە ئەو جا کابرا هەیە عیوانەکی گەورە بە هەیە گچکە ئەبا هەیە مەسە دوو عیوانە کاتە قوربانی هەیە ئیش پێ ناکرێت جا ئەوها بە قیاسی بەری خۆی خوای گەورە ڕزقی بداتە هەموو بسورمانێکی ئەوی بسورمان و قوربانی بکە قوربانێکم نابی ڕزق زیادە بی حەت شتێک لەو خوای گەورە بکەی زیادە بی کم ناوی. بەهۆی هاوردەکردنی ڕێژەیەکی زۆری ئاژەڵی بیانی بۆ هەرێم نرخی ئاژەڵ بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە بۆیە هاوڵاتیان ڕویان لە کڕینی ئاژەڵی ئێرانی و سووری و بگرە حوشتریش کردووە بۆ مەبەستی ئەنجامدانی سونەتی قوربانی بەشێک لەو هاوڵاتیانەی کڕین و فرۆشتن بە ئاژەڵەوە دەکەن دەڵێن ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو هاوڵاتیان لە ڕێگەی تەلەفۆنەوە داوای ئاژەڵ دەکەن بۆ ئەوەی بۆیان بنێرینە ماڵەوە. ئەیوان زۆریشە لە سووریای دێ لە ئێران دێ لە زۆر جای دێ ئەیوان زۆرە هەرزانە ئەوی دەرێ گرانە لە خۆیوە دەرێ گران نییە هەموو سارێ برادر و دۆست چل جوانەکە 20 بەران 30 مەڕم لۆ برادرا سەرف دەکرد. خەڵک کەم دەرامەتە فەقیرە عالەم نەکومارەکە هەرزانیشە زۆر گران نییە دابەزیە ساری دابەزیە داوا لە خەڵکە چیش دەکەم ئەو خەڵکانی کە مار دەکردنەوە قوربانی شەشی گەورەیە حەزم لێیە لە خۆیان بێنە ناو مەیدان لە خۆیان بکرن بە تەمای خەڵکی لێ نەگەڕێن چکە دائیمەن چیلۆی دوسێ دیناری فەرقە لەگەر بە تەلەفۆن ساڵانە خەڵک دەهات 100 سەریان دەبرد 50 سەریان دەبرد لە بۆ خەڵک تەوزیعیان دەکرد لە ڕێگای ئیغاس و میغاس و لە ڕێگای منەزەمات و ئەوانە ئینشاڵڵا ئەو ساریش خەڵکەشی زۆر بەهانەیە و فەقیر فقراتی دێتن ئینشاڵڵا دێن زوانگای باش دەکردن و سێر سواری باش دەکردن لە بۆ خەڵکی فەقیر ئینشاڵڵا. احنا اشترينا 10 ضحيات 10 ئێمە لێرە عشتر دەفرۆشینەوە تەنها لەم چەند ڕۆژەدا زیاتر لە 10 عشترمان فرۆشتە بۆ قوربانیکردن و ڕۆژانە خەڵکێکی زۆر سەردانمان دەکەن لە کوردستانیش خەڵکێکی زۆر قوربانی ئەنجام دەدەن. هم قرايبنا لە هەرێمی کوردستان پابەندی هاوڵاتیان بە پیرۆزیەکانی ئاین و سونەت و واجباتەکان وای کردووە لەگەڵ نزیکبوونەوە لە جەژنی قوربان زۆرترین هەوڵیان دەخەنە گەڕ بۆ ئەنجامدانی سونەتی قوربانی بۆ ئەوەی سونەتێک لە سونەتە پیرۆزەکان زیندوو بکەنەوە. قەیرانی دارایی و خراپبوونی بارودۆخی ئابووری ڕێگر نەبووە لە بەردەم هاوڵاتیان بۆ ئەوەی سونەتی قوربانی زیندوو نەکەنەوە. ئەم ساڵیش ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان سەردانی مەیدانی ئاژەڵانیان کرد بە نیازی کڕینی ئاژەڵ بۆ قوربانی. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.